ساڵی نوێی خوێندن بە کۆمەڵێک قەیران دەستی پێکرد. لە سنووری پارێزگای هەولێر و دۆک زەنگی ساڵی نوێی خوێندن لێدرا. لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەش دژی دواکەوتنی موچە بایکۆتە. مامۆستایان دەڵێن بە گیرفانی بەتاڵ ناتوانن وانە بڵێنەوە. جگە لە مامۆستایان کەسوکاری قوتابیانیش لە دۆخێکی ئابووری خراپدان. بەشێکی زۆریان توانای کڕینی پێداویستیەکانی قوتابیانیان نییە، چونکە پێداویستی هەر قوتابیەک دەگاتە نزیکەی 800,000 دینار. بەپێی ئاماری فەرمی وەزارەتی پەروەردە بۆ ئەم ساڵی نوێی خوێندن 1,923,000 قوتابی هەن. لەو ژمارەیەش 158,000 قوتابی بۆ یەکەمین جارە دەچنە قوتابخانە. هەروەها زیاتر لە 150,000 مامۆستا لە کەرتی گشتی و تایبەت بوونیان هەیە. لەو ژمارەیەش زیاتر لە 33,000یان مامۆستای وانەبێژن. کەمی بینای قوتابخانە. قوتابیانی هەرێمی کوردستان بۆ ڕزگار بوون لە دوودەوامی و بینای کۆنی قوتابخانەکان پێویستیان بە دروستکردنی زیاتر لە 2,400 قوتابخانە هەیە. بەپێی ئاماری وەزارەتی پەروەردە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو 91 قوتابخانە و باخچەی ساوایان دروست کراون. بە گوێرەی زانیاریەکان لە 4 ساڵی ڕابردوودا زۆرینەی قوتابخانە و باخچەی ساوایان لەلایەن خێرخوازان و کۆمپانیاکانی کەرتی تایبەت دروست کراون. ساڵانە لە هەرێمی کوردستان نزیکەی 20 قوتابخانەی نوێ دەکرێنەوە. بەو پێش بێت 100 ساڵی دەوێت تا حکوومەت 2,000 قوتابخانە دروست دەکات. کەمی بودجە. بۆ بنیادنانی ژێرخانی پەروەردە پێویستە ساڵانە حکوومەت بودجەیەکی باش بۆ کەرتی پەروەردە تەرخان بکات. بەڵام ساڵانە کەمتر لە 100% بودجەی هەرێم بۆ کەرتی پەروەردە تەرخان دەکرێت. لە وڵاتانی پێشکەوت و باەخێکی گەورە بە ژێرخانی کەرتی پەروەردە دەدرێت. ئەمەش بۆ تەهەوێنی پێشکەوتن و گەشەسەندنی وڵات و بەرزبوونەوەی داهاتی تاک. لە وڵاتێکی وەک قەتار لە بودجەی ساڵی 2023 لە 9% بودجە بۆ کەرتی پەروەردە دانراوە. هەروەها لە وڵاتێکی وەک سەنگافورە هەندێک ساڵ لە 20% بودجە بۆ کەرتی پەروەردە دابین کراوە. جگە لە بودجە بۆ پەروەردە لە وڵاتانی پێشکەوت و مامۆستایان موچەکەیان زۆرە. بەڵام لە هەرێمی کوردستان وێڕای دابین نەکردنی بودجەی پێویست بۆ پەروەردە موچەی مامۆستایانیش نادرێت. کێشەی مامۆستایانی وانەبێژ. یەکێکی دیکە لە کێشەکانی کەرتی پەروەردە دانەمەزراندنی مامۆستایانی وانەبێژە کە زیاتر لە 120 مامۆستایانی وەزارەتی پەروەردە پێک دەهێنن. مامۆستایانی وانەبێژ ژمارەیان لە 33,000 زیاترە. ساڵانێکی زۆرە بە موچەیەکی کەم دەوام دەکەن. بەڵام حکوومەت ئامادە نییە بە هەمیشەییان بکات. لە کاتێکدا دامەزراندن بۆ کەرتی سەربازی و ئەمنی نەوەستاوە و بەردەوامە. دەستێوەردانی حیزب لە پرۆسەی پەروەردە. یەکێکی دیکە لە نەخۆشیەکانی کەرتی پەروەردە دەستێوەردانی حیزبە لە کەرتی پەروەردە. بە جۆرێک پارتی و یەکێتی وەک لق و مەڵبەند مامەڵە لەگەڵ کەرتی پەروەردە دەکەن. کەسانی ناشایستە لە پۆستەکانی وەزارەت و بەڕێوەبەرایەتیەکان و قوتابخانەکان دادەنێن.